چەند ساڵێکە نزیکەی 5 کانەبەر لە قەزای دەربەندیخان کار دەکەن کە ئەم کانانە بەرد لە شاخەکان دەردەهێنن و پاشان دەیفرۆشنەوە بە کارگەکان بە مەبەستی کاری جۆرا و جۆر. کارکردنی بەردەوامی ئەو کانە بەردانانی گەرانی ژینگە دۆستانی دەربەندیخانی بە دوای خۆی داهێناوە و لە بەردەم قایمقامێتی ئەو قەزایە گرت بوونەوە و دەڵێن خاکی دەربەندیخان خەریکە تووشی ڕاماڵین دەبێت. هاوکات دەشبێتە هۆی نەمانی درەخت لە دارستانەکان کە ئێستا ڕێژەی سەوزایی دەربەندیخان نەگەشتۆتە ستانداردی جیهانی. ئەو کانە بەردانەش هێندەی دیکە ڕێژەی سەوزایی کەم دەکەنەوە. ئێمە لێرەوە داوا لە بەڕێ جەنابی دادوەر ئەەکەین و هەروەها داوا لەو لایەنە پەیوەندیدارانە و بەتایبەت قایمقامێتی قەزای دەربەندیخان ئەەکەین کە بڕیارە دروستەکە بدەن کە ئەوی ڕاگررتنی تەواوی مۆڵەتی ئەو کانانەیە و هەروەها نوێنەکردنەوەی مۆڵەتەکانە چکە دووکان هەن لەوانە کە تا مۆڵەتەکان بەسەر چۆ ئێستا داوایان کرۆ بۆی مۆڵەتەکان بۆ نوێکرێتەوە داوایەکی کە مۆڵەتەکانیان بە هیچ جۆرێک بۆ نوێ نەکرێتەوە. ئەوەی ئەمڕۆ لە دنیاە زەنگی بۆ لێدراوە ئەوەیە کە ئەگەر لەم دوودەیە ئێمە فریای دایکە زەوی نەکەوین لە سە ساڵی داهاتووە ئەم زەویە وێرانە بێ و وەکوایە کە هەرگیز بوونی نەبوو بێ. بەپێی یاسای پاراستنی دارستان کە یاسای ژمارە 8 ساڵی 2008 ڕێگە پێدراو نییە ئەو کانە بەردانە لە شوێنێکدا کار بکەن کە دارستانی لێبێت. خاوەن کانە بەردەکانیش داوای چارەسەری گرفتەکەیان دەکەن چونکە ئێستا بەشێکیان کارکردنیان وەستاندووە. تقریبا 1000 بنەو عایلە و کریەکان و سایەگەڵابە لەسەر ئەم کانە بەدانەیشەکە. ئێستا معمەلێک 4-5 ماڵ لەسەری ئەژی 4-5 کرێکاریشمان هەیە. ئێستا بووەتە ئەمری واقعکەوە شار گەورە بووە ماڵیش نزیکی ئەم معمەلانن. ئێستا معمەلەکان ئامادەن شوێنیان بۆ دابینکەن لە دەرەوەی شار بگوێزنەوە بەبێ داوای شتێک. ئێتە قایمقام ئەمە نەکات و کان معمەلدا بخە ئەمە خوا بەرداری نییە و ژینگە دۆستانی دەربەندیخان دەڵێن کارکردنی ئەو کانە بەردانە زیانی بە سروشت و ژینگەی شارەکەیان گەیاندووە و داوا دەکەن هەرچی زووە لە کارکردن بوەستن بەتایبەت لەو ناوچانەی کە دارستانن. خاوەن کانە بەردەکانیش داوا دەکەن کە شوێنی دیکەیان بۆ کارکردن بۆ دابین بکرێ بۆ ئەوەی لە شوێنی ئێستایان بگوازنەوە. هاوژین جەمال، کوردستان 24 دەربەندیخان.